ئەمە بۆ عێراق هەروە ئەبێ یان نا لە یەمەنیش بە دڵنیاییەوە حوسیەکان جۆرێک لە منجڕی جۆرێک لە جێڕیان پیشانناوە بەرامبەر بە ئەوەی لا ناوچەکە گوزەرێ و بە دیاریکراویش بەرامبەر بە ئیسرائیل. من ئەم پرسەی حەشدی شعبی بەگشتی و لێکەوتەکانی کاریگەریەکانی هەڕەشەکانی ئەمریکا لە عێراق دەسەڵاتداری شیعی لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم دکتۆر نەوزاد هیتوتی مامۆسای زانکۆ و پسپۆڕی سیاسەتی دەرەوەی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پرسی کورد بەڕێزیان لە بەریتانیا و لەگەڵما بێ. عەبدولموتەڵیب مەناف پارێزەر و شرۆڤەکار بەڕێز عەبدولموتەڵیب لە بەغدای پایتەختی عێراقەوە لەگەڵمایە. دکتۆر نەوزاد بەڕێز عەبدولموتەڵیب سڵاوتان لێبێ، هیوادارم زۆر باش بن، بەخێر بێن بۆ زوومی ئێمە. دکتۆر نەوزاد هیتوتی لە بەریتانیاوە لەگەڵ ئێوەیە دەست پێەکەم. سپاس گەلێک سپاس. ئێمە هێشتا وەکو پرس و ئەم پرۆژیاسای حەشدی شعبی وەکو پرس و ململانەیەکی سارد با بڵێن سەیری بکەین یان نا ئیتر چۆتە با بڵێن سنووری پرسێکی گەرمی نێوان ئەمریکا و عێراق، لانی کەم ئەمریکا و عێراق ڕاستیەکەی؟ بله زۆر سپاس. بێگومان ئەو پرسی یاسای حەجی شعبی و دەرکردین لە پەرلەمانت هەوڵەکانی لایەنی شیعە پێکهاتەی شیعە بەردەوامە بۆی ئەم یاسا لە پەرلەمان دەربکردی پرسێکی استراتیجی و پرسێکی زۆر گرنگەوە پێنی بەچەوان لەبەر ئەوەش لەو چارچێوەدا ئێمان دەتوانین بڵێن بێگومان ئەمریکا هەموو هەوڵێکی داوە بەردەوامە لە هەوڵەکانی ئەوەی یاسا بەو شێوە لە پەرلەمان دەرنێت. ئێوەتان ئەمریکا تێبوانی حکومەتی تایبەتیە بوو بە تایبەتیش بە نسبەت حەزبی شعبی پێیەوە بۆ دەبێت ئەم هێزانە بە سوپای عێراق بکرێت و بخوێنێت لێر کۆنتڕۆلی حکومەتی عێراق سوپای عێراقەوە دەبێت بە چارچێوە سوپای عێراقدا کۆنتڕۆڵی بکەن. لەبەر ئەمەش ئەو ئەمریکا پێی باش نییە ئەم هێزە هێزێکی سەربەخۆ بیت لە دەرەوەی ئیدارەی دەوڵەت لە دەرەوەی حکومەت کار و چالاکیەکانی بکەن. لەبەر ئەمە بێگومان ئەو یاسایی کە هیوازمانە یاسای حەجی شعبی ئەوەی کە ئەزانم کە لە مانگی 11 یاسایەک دەرچوو بوو بەرەی یاسای حەجی شعبی، بەڵام دیارە دەیانەوێت زۆر هەڵسەری بکەن ئێستا لایەنە شیعەکان. بێگومانە ئەو لایەنێکی گەڕانی زۆر گەورەی هەیە بەنسبەت بە یاسای حەجی شعبی. گرنگترین خاڵەکانیشی ئەوەنە کە ئاماژەتی کرد مارکۆ ڕوبیۆ لە 22 مانگ لە تەلەفۆنیدا لەگەڵ محەممەد شیع سوودان بۆ بەواضەحی باڵەوەی کە ئەمریکا نیگەرانە و تووسیەوە دەربێتینەشی بێگومان لەگەڵ پێگیری وەزیری سەرۆکی پەرلەمانی عێراق هەمان مەسەجی بە لایەنی گەڕاندووە کەواتە نەترسیەکانی ئەمریکا چین؟ حاڵی یەکەم ئەوەیە ئەمریکاڵێتن ئەم یاسایە دژی بنەماکانی پروسەی دیموکراسیە لە عێراق و دەبێت هۆی لاوازکردنی پرۆسەی سیاسی و پرۆسەی دیموکراسی لە عێراقدا. حاڵی دوام ئەم هێزانە هەستێکی زۆریان لیستی تیرۆری ئەمریکادا و سودای ئابووری بەسەر دەستەقێنەوە. لێرەدا پرسیار ئەوەیە کومەلێک هێزی سەربازی هێزی سەردارن لە دەرەوەی دەسەڵاتی چون دەبێت یاسای بۆ دەربکەی لە کاتێکدا لەژێر کۆنتڕۆڵی نین و لەژێر کۆنتڕۆلی حکومەتدا نین کە بەداڵەتێکی دیارکراون. ئەمە حاڵی دوام. حالی سێم ئەمریکاڵێتن ئەم یاسایە دەبێتە هۆی بەهێزبوونی هەمبوونی ئیران لە عێراقدا زۆر بەواضح بەرپرسانی ئەمریکاڵێکا کە ئەم یاسایە دەرچوونی ئەم یاسایە دەبێتە هۆی بەهێزبوونی پێکە و هەژمونی زیاتری ئیران لە عێراقدا و ئەم هەژمونەش بە یاسایی دەستوری دەکرێت لە کاتێکدا ئەم یاسای حەجی شعبیە خۆی دەستورە لە دەستوردا شتێک نییە بەناوی ئەوەی کە تو هێزە لە دەروی دەستور دروست بکەیت لە دەروی سوپای عێراق دروست بکەیت بە تایبەتی لە مادەینە زۆر بەواضح ماتماتیکە نابیتن لە دەروی دامەزراوی سەربازی هیچ شتێکی تری هەبیت. جا دکتۆر نەوزاد دەسەڵاتداری شیعی بە دیاریکراوی بۆ ئەو خاڵەیان بێگومان دواتر وردیەکەینەوە ئەکرێ نیگەرانیەکان لە چۆ بن، هەم نیگەرانی ئەمریکی هەم نیگەرانی ئەوانەی دیکەش کە ئەکرێ بێلایەنانە سەیری پرۆژه یاساکە بکەن. بەڵام دەسەڵاتداری شیعی لەبارەی ئەوەی کە بەڕاستی ناکرێت دامەزراوەیەک لە دەرەوەی ویست و ئیرادە و دەسەڵاتی دەوڵەت بمێنێتەوە ئەڵێن وان نییە حەشدی شعبی سەر بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە ئەوە ڕوونە. بەڵام بەڕاستی ئەم وەڵامە ئەم قسەیە بەسە بۆ ڕەوانەوەی نیگەرانی هەم عێراقیەکانی دیکە پێکاتەکانی دیکەی عێراق هەم ئەمریکا.
نخي باصنية همو كذا زمان وقتايك نواروكي كفتك دارن حج الشعبي يعني جروبات شك دارن بس مديران براستيش جروبات شك دارن بخون لا إيران وراستا بيكون وحكومة إيران للصلاة بسردانية وبكيت خويا بريا لدولتك إيران وارتكون يعني الله أشكي السلام ما جناك إيران في عندهم لبرا ما بعيد في وقت البخون يعني قالي جري لنا دعوية حزب سربازی و حزب فرمی کرد دل حزب دگه بدیل حزب يعني حكومة إيران صفاء إيران بيدا صفاء بن ديوان لاواز دبي بيدا صلاح دبي وهمو قرصائي حكومة إيران صفاء بإستردني حج شعبي ولا روي سياسي لا روي عبوري لا روي سربازي لا روي ريالجري ولا روي شكل تو ده هم حزب قرچك بيتي حاكمة صفاء پازدران كلا إيران هيا لبرا ما أما دبيتا جاوڵا بە دیاریکراوی من دواتر دێمە سەر ئەو پرسە دکتۆر نەوزات هێتی وتی بەڕاستی دەخی پرۆژه یاساکە تقریبان هەندێک بەردەستە و هەندێک لەو خاڵا و خاڵ و مادانی کاکرێت جێ گفتوگۆ مشتومڕ بن قسەیان لەبارەوەکەین بەڕێز مەناف دووبارە بەخێر بێی بەڕاستی ئێمە لە بەردەم یاسایەک یان لە بەردەم پرۆژه یاسایەکی دیاریکراوین یان لە بەردەم هەڕەشەیەک لە بەردەم قەیرانێکە بەڵێ بەڕێز مەناف پێم وا بێ پرسیارەکە نەگەیشت ئێمە لە بەردەم پرۆژه یاسایەکی دیاریکراوین بە ناوی پرۆژه یاسای حەشدی شعبی یان خەریکە با بڵێن دۆخەکە وای لێدێ لە بەردەم قەیرانێکا بین یان لە بەردەم هەڕەشەیەکا بین بالبداية خليني سرتا بخيراتن كم خوتو ميوانا بريزكاتو او خوتان بخير لا راستيدا امرو برسي حشدي الشعبي بلي نعم موضوع الحشد الشعبي برسي حشد الشعبي برسي كينا وخوي عراقا تايبتا بعراق لبرا دسورداني امريكا بشيوازك لشيوازا كان اما او دردخات كوا امريكا ديود بالادستي وهيزي خوي لعراق دا بسبينيت لبرا انجامكا ياساي حشدي شعبي پسند بكريان پسند نكري تايبتا بنا خوي عراق بو هيچ كسنية ولاتاني دراوسيان امريكا دەسوەردن لەم یاسایە بەڵام ئەم سزایانەی کە لە عێراق ئەمریکا سەپاندوێتی و دەسوەردان لە کاروباری سەربازی لە عێراقدا و ئەنجام بە ئامانجکردنی هەندێک کەسایەتی عێراق ئەمە مەترسێکی گەورەیە ئێمە ئێستا دەبینین لە ناوچەکە جەنگی بەردەوام هەیە لە لوبنان لە ئێران لە ئیسرائیل و شوێنەکانی تر لەبەر ئەوە عێراق لە ئێستادا لە بەردەم هەڕەشەدا لە بەردەم هەڕەشەی شەردایە ئێمە بینیمان حەشدی شەعبی و هێزە کە ئەمنیەکانی عێراق بەشداریان لە هیچ شەڕەکانی ناوچەکە نەکرد لە ئێران و لە لوبنان و هەروەها تەنها هەندێک هەڵوێستی تایبەت هەبوو کە ڕاستە ئێمە ئەمڕۆک و عێراقیەکان دش بەو لایەنانەین کە ئەو کارانیان ئەنجام داوە و هەمومان داوا دەکەین چەک لە ژێر دەستی دەوڵەت بێت ڕاستە کێشە زۆر هەیە لە ناو حەشدی شەعبیە هەندێک لە سەرکردەکان فەرمان لە فەرماندەیی هێزە سەربازەکان وەرناگرن بەڵام دەگەڕێنەوە دەڵێن ئەمە کارێکی ناوخۆی عێراقە و پێویستە عێراقیەکان خۆیان چارەسەری بکەن. ئێمە دەبینین پەرلەمانی عێراق ناکۆکی هەیە لەسەر پەسەندکردنی ئەم یاسایە دەبینین پەرلەمانتارەکان بایکۆتی دانیشتنەکانەکان یان نایەن ئێمە هیوادارین ئەمانە چارەسەر بکرێت لەبەرەوە بڕیارەکە بڕیارێکی عێراقیە ئێمە ناتوانین لەم ناوچەیەدا خۆمان بە دوور بگرین یان ئەو شەڕانەی تیا ڕوو دەدات کە سەپێنراوە بەسەر عێراقدا لەلایەن وڵاتانی دراوسێ و یان ئەوەی لە ناوچەکەدات بەگشتی لەبەر بمبورە ڕاتەگرم جەخت دەکەینەوە ڕوونە بۆچی بڕیارە عێراقیەکە یعنی لە چوارچێوەی ئەو مەترسیانەش کاکرێ لەسەر عێراق بن لە چوارچێوەی ئەوانەی کە هەموو لە ناوچەکەیە گوزەرێن شەڕا چوزانم هەموو هەڵکشانەکانی دیکە
بەڵام بۆ بڕیارە عێراقیەکە بە ئاراستەی تێکەڵکردنی حەشدی شعبی نەبێ لەگەڵ سوپای عێراق و هێزە ئەمنیەکان. بۆچی بە ئاراستەی ئەوە بەیەکە حەشدی شعبی وەکو دامەزراوەیەک نەک وەکو ئێستا بمێنێتەوە، بەڵکو وا بمێنێتەوە کە بەقوەتر بێ پێگەکەی و بەرامبەر بە وەزارەتی بەرگری عێراق و بەرامبەر بە وەزارەتی ناوخۆی عێراق ئەسڵەن وا دەرکەوێت کە دەستەی حەشدی شعبی بەهێزترە، بەقوەترە. ئەمە دەمویست ئاماژەی پێ بکەم لە پێشووتردا بەڵێ ڕاستە ئێمە داوا لە ئەنجومەن برایانی ئەنجومەنی نوێران دەکەن کە بڕیار بدەن لە بەرژەوەندی عێراقدا. ڕاستە لە ئەمڕۆدا کێشەی زۆر هەیە لە ناو حەشدی شعبیدا، هەندێک لە پێکهادەکانیان، هەندێک لە سەرکردەکانیان فەرمانەکانی فەرماندەی باڵای هێزە چەکدارەکان جێبەجێ ناکەن. ئێمە دەمانوێت عێراق پێشکەوێت لە چەک و لە پێشخستنی سوپای عێراق و برادەران لە وەزابرایان لە وەزارەتی ناوخۆی عێراق، ئەفسەر و سەربازەکان. ئێمە پێویستمانە ئەم لایەنانە هەمووی بەهێز بکرێن بۆ ئەو بەهێزبوونی عێراق و هەمە دەمانەوێت چەکی پێشکەوتوو بێت بۆ ئەم هێزانە و هەروەها بیرەوە بکرێتەوە. ئەمانە پێویستی بە عێراق، عێراق پێویستێتی پێی. عێراق جەنگەکە جەنگێکی مەیدانی نییە، بەڵکو جەنگەکە وای هاتووە جەنگی فڕۆکەی بێفڕۆکەوان و موشکی دوورهاوێژە. عێراق ئەمانەی هیچی نییە، لەبەر ئەوە لایەنەکان ئەوانەی پێویستن بەمە دەبێت کار بکەن لەم بوارەدا و دوورکەونەوە لە بەڕێزمەنانی تایبەت بە پێم خۆش بووم هەموو بەڕێزمەناف پێم خۆش بووم قسەیەت کرد. ئەم قسەیە هەمانەوەیە کە ئەمریکاییکە ئەڵێ حەشدی شعبی تێکەڵکەن لەگەڵ دامەزراوە با بڵین سەربازی و ئەمنیەکانی عێراقا. ئێوەش یعنی بە هەمان شێوە بە هەمان ئاراستە بیرەکەنەوە و بەشێکی باش لە شیعەکانیش بەگشتی هێزە شیعیەکان بە هەمان شێوە بیرەکەنەوە بە حەشدی شعبی وەکو هەیکەلەیەکی دیاریکراوی سربەخۆ نەمێنێتەوە، تێکەڵ بکرێ. بەڵام پرۆژه یاساکە وا ناڵێ ئەوەی لە پەرلەمانی عێراقەیە. پرۆژه یاساکە بەڕاستی سوپای پاسدارانی ئێران بۆ عێراق دروستەکە. ئەمریکێکە دەیانەوێت باڵەکانی ئێران لە عێراق و یەمەن و ناوچەکانی دیکە کۆتایی پێبهێنن، بەڵام ئێمە دەڵێن ئەم بڕیارە بڕیارێکی عێراقیە. ئێمە لەگەڵ ئەوەدا نین ئەو کێشانەی ڕوویداوە بەهۆی یاسای حەشدی شعبی. پێویستمان بە حەشدی شعبی بوو لە ماوەیەکی دیاریکراودا، شەیدەکانیان لەبیر ناکەین، بەڵام ئەو ڕۆڵە نەماوە جۆری شەڕ کۆتایی پێهاتەوە. بەڵام من دەڵێم ئەمە پرسێکی عێراقیە و دەبێت عێراقیەکان چارەسەری بکەن، بڕیاری لەسەر بدەن، نەک وڵاتانی دراوسێ و ئەمریکا. من ئەوەیە دەمەوێت باسی دەکەم. من وەکو پێشتر باسم کرد پێویستە پرۆسەکانی چەک لە عێراقدا پێش بخرێت، سوپای عێراق پێش بخرێت، ڕێکەوتن بکرێت لەگەڵ وڵاتە زلهێزە پێشکەوتوکان، بەڵام بڕیارەکان بڕیاری عێراقی بن لە دەرەوە. یەک پرسیار بە کورتی جواب بەرەوە لایەنە شیعیەکان لەبارەی ئەوەی کە پرۆژه یاساکە بەم شێوەیە تێپەڕێنرێ، جیاوازن، ناکۆکن یان ناکۆک نین؟ بەڵێ بەبێگومان ئێمە دەبینین هێزە کوردەکانیان هێزەکانی سونە هێزە سیاسەکان ئەوان لەسەر سێ ناتوانن پەرلەمان پەکخەن. ئەگەر شیعەکان بیانەوێت دەتوانن ئەم یاسایەتەیە پەڕێن، بەڵام هەندێک لایەنی شیعیش هەیە دژی پەسەندکردنی ئەم یاسایەن. لەبەر ئەوە دەبینین نەهاتنی پەرلەمان تارەکان بووە ئەو دانیشتنی پەرلەمان. هەندێک سەرکردەکانی شیعە باس لەوەش دەکەن کە لەم خولە پەرلەمانیەدا ناتوانرێت ئەو یاسایەتیە پەڕێندرێت و پێویستە لە خولی داهاتوو دێمە سەر و خاڵش کە شیعەکان یانەوێ بەڕاستی بیخەنە خولی داهاتووی پەرلەمانی عێراق. بەڵام دکتۆر نەوزاد هەیتوتی ڕاستیەکەی هەم باس لە فاکتەری ئەمریکی کرا لای بەڕێزمەناف، هەم فاکتەری ئێرانی. بەڕاستی
من ئەمە ئەوە بزانم یعنی ڕەهەند و فاکتەری ئێرانی وجودێکی بەهێزی هەیە لەم پرسیار سەرباری ئەوەی کە بەشێکی باش لە عێراقیەکان لە نمونەی دکتۆر بەڕێزمەناف ئەڵێن نە فاکتەرە ئەمریکیەکە با کاریگەری دروستکانە فاکتەرە عێراقیەکە بەڵام عێراق دەتوانێت خۆی لابا لە فاکتەری ئێرانی لە فشاری ئێرانی بۆ ئەوەی کە بەڕاستی حەشدی شعبی لانی کەم بەم شێوەیە بمێنێتەوە کە هەیە یعنی چونکە لە ڕووی جوگرافیای سیاسیەوە مەکانەتی عێراق شوێنی عێراق بۆ ئێران ڕوونە چیە و چی نییە بەڕاستی با زۆر وازح فاکتەری ئیرانی فاکتەری یەکلاکەرەوە لەوەی کە هانی هێزە شیعەکان دەدات بۆ ئەوەی ئەم پرۆسە لە پەرلەمانی عێراق پەسەند بکرێتن ئەمە زۆر زۆر وازحە لە مانگەدا بەتایبەتش لە مانگەدا دوو جار قاسم سلێمانی سەردانی عێراقی کردووە لەگەل بەرپرسانی حەش لەگەل بەرپرسە سیاسیەکانی پێکهاتەی شیعی مەبەستی ئیسماعیل قاعانیە دکتۆر ئیسماعیل قاعانی ئیسماعیل قاعانی لەگەل بەرپرسەکانی حەجی شعبی پێکهاتەی شیعە کۆبووتەوە و هانیان داوە بۆ ئەوەی پروژەی حەجی شعبی لە پەرلەمان دەری بکەن ئەوە زۆر زۆر وازحە ئەمە خاڵی یەکەم خاڵی دومیش بەڕاستیژی دەبێت واضح بی لە لای مە هێزە پێکهاتە شیعەکان باوەریان بە سوپای عێراق نییە ئەوان پێیان وایە دەبی هێزێکی تری مرادفی بەهێز هەبی زۆر بەهێزتر بی لە سوپای عێراق وای بەرگری لە بەرژانجەکانیان بکات واتە هێزە شیعەکان دەیانەوێتن واضحە هێزە شیعەکان دەیانەوێتن هێزێکی مرادفی وەک هێزی سوپای فەرمی عێراق دروستکەن وەکو ئاماژە پێک وەکو سوپای پازداران لە عێراقدا بۆ ئەوەی بەرژانجەکانیان بپارێزی خاڵی سێهەمیش ئەوە بەڕاستیژی دەبیتە هۆی لەوازکردنی سوپای و بەرنامە و پروژەی پێکهاتەی شیعەکان ئەوەیەکە هەم لە ڕووی هەواڵگەری هەم لە ڕووی سەربازیوە لە ڕووی پڕچەکردنەوە هێزی حەجی شعبی بکەنە بەدیلی سوپای عێراق لەبەرەمەش بەڕاستیژی ئەمە مەترسیەکی گەورە لەسەر پرۆسەی سیاسی لە عێراقدا دروست کرد کەواتە بە هەموو ڕەهەندێک ئەم پرسەکی ناوخۆیی نییە فاکتەری ئیرانی فاکتەرێکی زۆر کارگەرەوە ئاماژە پێ دوو جار قاسم سلێمانی هاتووەتە عێراق بۆ ئەوەی ئەم پروژە پەسەند بکرێتن لەبەرەمەش بێگومان ئەمریکاش مەساڵح و بەرژاندی خۆی هەیە خۆی وازانن کە ئەمریکا پروژە و بەرنامە هەیە لە عێراقدا تەنانەت کۆمەڵە کنگرسمانی ئەمریکی لە مانگی سێ پروژە یاسایەکان ئامادەکی لە هەرچەند ئێستا پەسەند نەکراڵێن کە چی بکەن بۆ ئەوەی عێراق لە ژێرچەنگی ئیران دەربین یەکێک لە بخالە گرنگەکانی ئەوەیە کە دەبی کوتاهی بە هێزە پرۆسەکانی ئیران بینی لە عێراقدا یان ئەوانەی کە گروپی چەکدار لەبەرەوە ئەمە باڵی سەربازی ئیرانن و بە بڕیار و فەرمانی ئیران کار دەکەن خاڵێکی تریشمان لەبینە چ ئەم گروپانە سەربەست دەوڵەت عێراق نین یعنی زۆر وازحن لە شەڕ عێراق و لە شەڕ ئیسرائیل و حزب الله یا حماس و ئەوانە بەدەیان جار ئەم گروپە چەکدارانە هێرشیان کردووە سەر ئیسرائیل تەنانە لە 2019 لە بیرمان نەچیت هێرشیان کردە سەر پێگە استراتیجیەکان عەرەبستانی سعودی هێناوت و ئەوانە لە دەروای بڕیاری دەوڵەت دەبیشمانە یانیەوە دو هەفتی هەرێمی کوردستان ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان دەکرێتەوە ئەمەش لەلایەن ئەم گروپانە بە فەرمانێکە پێم وایە لەلایەن ئیرانەوە دەدرێتن لەبەرەمە کا دەوڵەتی عێراق کا حکوومەتی عێراق بۆ ناتوانێت ئەو گروپانە ئەوەکە جا پرسیارێکی ئەوەیە تو دێ ئەو گروپانە کە لە ملکەجی یاسانی بڕیار لە دەوڵەت وەرناگرن سەر بە دەوڵەتێکی گیانوەکو ئیران دێ بە یاسایی دەکرێ و چەک و هەرچی چەک و ئەسلحە دەدەی بودجێکی زەبەلەحی زیاتر لە 3 میلیارد دلار بۆ دابین دەکەی بێڕاستی جەمە کارە ساتە بوو جا دکتۆر بەڕاستی لە نێوان ئەم تێگەیشتنە ئێرانیە بۆ ئەوەی کە ڕاستیەکەی تێگەیشتنی بەشێک لە دەسەڵاتداری شیعیش لە عێراق بۆەوەی کە حەشدی شعبی بەم شێوەیە بمێنێتەوە و بێ بە هاوتەریبی هێزە فەرمیەکانی ئێران بە سوپا و هێزە عێراق مەبەستم بە سوپا و هێزە ئەمنیەکانیشەوە دوجار فشارەکانی ئێران و ئیسماعیل قاعانیش ڕوونە چەند ڕۆژی پێشووکە لێرە بوون ئەمیان دەخوا یان فشار و هەڕەشە ئەمریکیەکە چونکە بەڕاستی هەم ئێران میکانیزم و ئامرازی خۆی هەیە بۆی فشار لەسەر شیعەکان بکە لەبارەی تێپەڕاندنی یاساکە هەم ئەمریکاش پێدەچێ میکانیزم و ئامرازی ینی ئەگەر زیاتر نەبێ بە دڵنیاییەوە کەمتر نییە بۆ ئەوەی هەڕەشە لە شیعە و دەسەڵاتداری عێراق بکە بەڕاستی واز لە پرۆژە یاساکە بێنن لەم نێوەندەیە دەستشکانەوەکە لای عێراقیەکان بە چ بارێکا کۆتاییەت بۆ ئاماژە بەو خۆڵە بکەین کە هەموو هێزە شیعەکان بێجگە لە مقتەدا سەدەر
لقال اوان بروجه يسار حج الشعبي در بچت تنانات بحكومه السوداني باخود السوداني شو زور بوازحي السوداني ما جاي بواي كدوي كحول ددان يسار حج بەهەمان الشعبي ناوەڕۆک دکتۆر نەوزاد چونکە بەڕاستی ئەگەر وا بواە دانیشتەکەی پەرلەمانی عێراق شیعە ئەتوانن نیساب تەواوکەن و دەنگی لەسەر بن بەڵام نەیان کرد براستی جواب بو لانی شیعه ناگریت و ایران و به کاتای شیعه زور مبستیانه او پروژه سر در بکرد بلام بو کاری در نکردی او هرشانه بو که امریکا لی کردونه براستی جی امریکا و کاماجان پیکت هم مارکو روبیو هم بالویزی امریکا لعراق دا هر شیطون دیان لعراق کدیا لحکومت سودانی کدیا که پیان گوتو اگر هم یاسر در بچتن امریکا به این شوایت هم یاسر قبول نکرد لپارلمانی دار حتی استا اوی که رای گرتو اوانیه عیز شیعکان زور باسانی داتوانن زورینای 50 زایتی یعنی 165 پارلمانتر آماده که من پیمای زور آسانه بیان بلام حتی استا دوای گوشارکانی امریکا هندک دودلن لوی که آیا هم یاسر در بچیت یا در نچی لبرمش حتی استا امریکا گوشارکانی با آراسته یا بدن است حکومت سودانی با اوای ام یاسر در نچ لبرمش اما جورک دراوکی عراق درست کده لبیر ما نچتن امریکا کارت زوری لبردست ده اگه بیاویتن گوشار درست کرد براستیج قناعت مایا اگر به تایبه لروی آبوریه امریکا او به هز شیعکان بله زور با وضع پیان بله اگر بیتو ام یاسر در بچی لروی آبوری عراق رو بروی سزای آبوری دوید من پیمایا اگر زور هز شیعکان پاشک شب کن لوایی که بیا صدر بچی بلام سر اود امنیت آستی گوشارکانی امریکا لروی آبوری لروی سربازی لبیر مانه چی رکوتنی استراتژی لنیان امریکا و عراق دهایا امریکا لروی حوالگری لروی سربازی لروی چک و اسلحه و یارمت عراق دادد کواتم بدر چونی امیاسه من پیمایم امیاسه ام یارمت زور کم دکرد و اگر زورش عراق رو بیروی سزای آبوریش ببیتنی هر چنده اگر منالم صدیسه بلام ام گوشار امریکایی که ڕوونە دواتر دێمەوە لا دکتۆر نەوزاد گفتوگوی زیاترەکەین و هەندێک لەبارەی فاکتەرە هەرێمیەکانیشەوە دۆخی ناوچەکە دێنینە نێو مەوزوعەکە و بزانین بەڕاستی دەسەڵاتداری شیعیش و تەنانەت فاکتەرە ئێرانیەکەش ناحەقیان نییە گەر شەڕێکی دیاریکراو لەسەر حەشدی شعبی بکەن یان نا بەڵام بەڕێز عەبدوڵموتەڵیب مەناف دێمەوە لای تۆ ئیسماعیل قانی چەند ڕۆژی ڕابردوو لە عێراق بوو پێش ئەوەش جارێکی دیکە سەردانی عێراقی کرد بەڵام ئەم جاریان بە دیاریکراوی دیار بوو فشارەکە فشاری سەربازیە و بە ئاراستەی تێپەڕاندنی یاسای حەشدی شعبیە بۆ نمونە لەگەڵ سەرکردەی گروپە چەکدارەکان کۆبووە بەڵام لەگەڵ فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق کۆ نەبووە مەبەستم بەڕێز سوودانیە لەم چوارچێوەیە فشاری ئێرانی دەیەوێت بە چۆ بگا بەڵێ الصوت لم يكن واضح دەنگەکە زۆر ڕوون نییە الضغط الامريكي بەڕێز مەناف باسم لە سەردانی چەند ڕۆژی ڕابردووی ئیسماعیل قانی کرد بۆ عێراق و دیارە بە ئاراستەی فشار بۆ دەرکردنی پرۆژاسە حەشدی شعبی و هیچ نەبێهێشتنەوەی حەشدی شعبیە لە چوارچێوەی ئەوەی کە ئەگوزەرێ بەڕاستی فشاری ئێرانی دەیەوێت تا چۆ بگا بەکوێ نعم بكل تأكيد اليوم بێگومان ئەمڕۆ التدخلات الإيرانية دەسوەردانەکانی ئێران عدم اجتماع رئيس الوزراء مع السيد قاعني کۆبوونەوەی سەرۆک وەزیران لەگەڵ قاعانی لەبەر ئەوەی لایەنێکی فەرمینیە ئەو سەرۆک وەزیرانی ئێران نییە بێ بۆ عێراق تا کۆبوونەوەی لەگەڵ کۆبنەوەی لەگەڵ تا بکات بەڵام بەو پەیوەندیە قاعانی کەسایەتی هەیەی لەگەڵ حەشدی شعبی ئەو پەیوەندیەکی باشی هەیە لەگەڵیاندا و دێت کۆبوونەوەیان لەگەڵ دەکات ئێمە ئەمڕۆ ئەو سەرکردانە ڕەت دەکەینەوە کە فەرمانەکانیان لە دەرەوە وەرەگرن چ ئەمریکا بێ چی ئێران بێ و ڕەتیان دەکەینەوە و هەموو دەسوەردانێکی دەرەکی دەردەکەین و ئێمە پشتیوانی سەرۆک وەزیران دەکەین کە لەگەڵ لەوەی کە کۆبوونەوەی لەگەڵ قاعانی نەکردووە و فشار
چارە دەرەکیەکانی ڕەت کردوتەوە و ئێمە جەخت دەکەینەوە بەردەوام کە بڕیارەکان بڕیاری ناوخۆیی بن بەبێ فشاری دەرەکی بۆ هیچ پشتیوانی لە هیچ لایەک ناکەین بەڵام وەکو ئەمڕۆ بینیمان ئەو سیاساتانەی ئەمریکا چۆن ڕەت دەکەینەوە بە هەمان شێوە دەسوەردارەکانی ئێران و تورکیا و وڵاتانی دیکە قبولی ناکەین ئێمە وەکو عێراقیەکان دەمانەوێت بڕیارەکان بڕیارێکی عێراقی بەس بەڕێز مەناف هەر لەبارەی فاکتەری ئێرانیەوە حەشدی شعبی بە دیاریکراویش بە تایبەتی با بڵێن گروپە وەلایەکان بەهێزترین ئامرازی با بڵێن بەردەوامی هەژمونە ئێرانیەکەی لە عێراق جا هەژمونی جیۆسیاسی باسەکەی یان هەژمون لەبارەی بڕیاری سیاسی عێراقیش ینی ئەوە ڕوونە کە ئێران ئەم قودرەتەی لە عێراقا هەیە و بەهێزە بەڕاستی دەستبەرداری ئەم هەژمونە بێ لە ڕێگەی حەشدی شعبیەوە دەستبەرداری ئامرازی حەشدی شعبیە بێ کە ئامرازی بەهێزی هەژمونە ئێرانیەکەیە بەسەر عێراقەوە لە ئەنجامدا تەنانەت وڵاتی ئێران تەنانەت ئێرانیش تووشی باردۆخێکی قورس بووە تووشی جەنگ بووە لە ئێران و لە سووریا و تەنانەت لە عێراقیش تووشی زیان بووە باڵەکانی ئێران من باس باڵەکانی ئێران دەکەم وەکە فەرمان لە ئێران و وەردەکەن لە ئەنجامی جەنگی دیش بە ئیسرائیل ئەوەشی بەسەر حزب الله هاتوو ئەوەشی لە سووریا لە غەزە ڕوویدا ئێران زیانی زۆر بەرکەوتووە ئێرانەکان لەم بوارەدا زیانی زۆریان بەرکەوتووە ئێرانەکان بەردەوام براگماتی بە زۆر بە براگماتیانە بیر دەکەنەوە ئەوان دەیانەوێت کێشەکان لە دەرەوەی ئێران بێت باڵەکانیان دەکەن بە قوربانی بۆ مانەوەی بەڵام یەک جیاوازی هەیە بەڕێز مەناف یعنی ئەم تێگەیشتەی بەڕێستان تەواو دروستە لەبارەی پراگماتی بڕیاری ئێرانی بەڵام خەریکە لە ناوچەکە ئێمە جۆرێک لە با بڵێن دەستگرتن بە گروپەکانی مقاومەوە ئەبینین ئەوەی حیزب اللهی لوبنان ئەوە ڕوونە بە ڕوونی ئەڵێ بڕیاری چەکدانان لە ئارادا نییە و لەو نێوەندایە هەم لەگەڵ ئەمریکیەکان هەم لەگەڵ حکومەتی لوبنانیش لە ناکۆکیان پێدەچێ قسەکە چیرۆکەکە بۆ عێراقیش هەمان شێوە بێت ئێران ئامادە نەبێت دەستبەرداری حەشدی شعبی و گروپەکانی مقاومە بێت نعم احنا اليوم ما نريد الامور ئەگە ئێمە ئێمە ئەمانەوێ ئەمڕۆ دۆخی عێراق هاوشێوەی عێراق و غەزە نەبێت ئێمە دەمانەوێت لەلایەنەکان لە سیاست مەدارەکان کێشەکان چارەسەرکەن بێ ئەوەی عێراق بەشداری بێت لە جەنگێک یان کاریگەری هەبێت لەسەری ئێمە گرفتی ئابووریمان زۆرە گرفتی ناوخۆییمان زۆرە لە عێراقدا دۆخی عێراق ئەوە هەڵناگرێت کە بچێتە جەنگێکەوە لەبەر ئەوە بێگومان ئێمە ئەم ناکۆکیانەی هەمانە ئەو پێکانتانە کە باوەڕێکیان هەیە و دیبەرگری لێ دەکەن بەڵام ئێمە لە ئەمڕۆدا پەیامێک دەنێرین بۆ سەرکردەی گروپەکان کە عێراق نەخەنە جەنگێکەوە نەوەک لێنە جەنگێکەوە کە عێراق بۆی خۆی ئامادە نییە بۆ جەنگێکی لەو شێوەیە ئێمە داوا لە سیاست مەداران دەکەین و کاری لەو جۆرە نەکەن لەبەر ئەوە دەبینین ئێستا دەبینی سەرکردەکانی حزبی حەشدی شعبی وەکو ئەبوو توراب ئەوانە واز لە کاری مقاومەت و دەهێن لە ڕێگەی ئەنجومەنی هەوڵدان ئەنجومەنی بەس سەرباری ئەوە لە هەڵبژاردنەکان سەرباری ئەوە ئێمە نزیک بوونەتەوە لە هەڵبژار ڕوونە بەڕێز مەناف یعنی ئەوەی کە هەندێک لە گروپەکانیانەوە بچن بەرەو سیاست ینی پێدەچێ جۆرێک لە خۆلادانیش بێ لە مەترسی و هەڕەشەکانی ئەمریکا ئەوە ڕوونە بەڵام هەر ئەمڕۆ فەرماندەی بڵێن دەستەی حەشدی شعبی بەڵێ سەربازانی براگرگوێت لێمە ینی ئەم تێگەیشتنە ڕوونە بەڵام هەر ئەمڕۆ
فەرماندەی دەستەی حەشدی شعبی داوای لە پەرلەمانی عێراق کرد کە پرۆژه یاسای حەشدی شعبی تێپەڕێنێ و وەکو جۆرێک لە کارێکی پیرۆز سەیری کرد. یعنی تێگەیشتنە گشتیەکە لای حەشدی شعبی لای گروپە چەکدارەکان هێشتان بەو شێوەیە کە پرۆژه یاساکە تێپەڕێت سەرباری مەترسیەکان. بەڵێ ئێمە هەمومان باش دەزانین لە عێراقدا وا نزیک دەبینەوە لە هەڵبژاردن ئەوانەی ئەم داواکارێنن هەیە وگەی یاسای حەشدی شەعبی پەسەند بکرێت لە پەرلەمان ئەوان دایانەوێت بۆ پروپاگەندەی هەڵبژاردن بەکاری بهێنن و لایەنگری زیاتر بەلای خۆیاندا ڕابکێشن لە هەڵبژاردنەکاندا. بەڵام ئەمڕۆ گەلانی عێراق و شیارن تەنانەت سەرکردەکانیش بینیمان سەرکردەکان کە گرفتەکان زیاد دەکات لە ئێران و لە لوبنان هەوڵی ئەوە نادەن کە مداخەلە بکەن یان عێراق ببەنە جەنگێکەوە کە پێویستی پێ نییە لەبەر ئەوە ئەوان بە وریایی و مامەڵە لەگەڵ دۆخەکە دەکەن. ئێمە ئەوانەی وا ئەم بانگەشانە دەکەن وەکو کوتلەی سادقی و نور مالکی ئەوان دەرچوون وتیان توانای ئەوە خولەیادا جا بەڕاستی بزانم ئەوەی کە دەسەڵاتداری شیعی جەماوەریان ئەوێ پرۆژه یاساکە لەم خولەی پەرلەمان بەرێتە خولەکەی دیکە با بڵێن لاساییکردنەوەی پراگماتیە ئێرانیەکەی یان نا، بەڵام بە دڵنیاییەوە دێمەوەلات. دکتۆر نەوزات بەڕاستی لەبارەی گۆڕاوی هەرێمیەوە کۆمەڵێک گۆڕاوی دیاریکراوی هەرێمی یان هەندێک ڕاهەندی هەرێمی هەن ئەبێ سەیریان بکەین. مەسەلەن ئەکرێ ئەو ڕاهەندە هەرێمیانەش کە ئەگەر بیان بینین وە تێبگەین کە بۆچی ئێران و دەسەڵاتداری شیعی ئەیانەوێت دەست بە حەشدی شەعبیەوە بگرن سەرباری هەڕەشەکانی ئەمریکا. یعنی یەکێک لەوانە ترسە لە دەسەڵاتدارە سونیە با بڵێن باگراوند چەکداریە توندڕەویەکەی سووریایە. ئەمە یەک. دوو ترس لە داعش و سەرهەڵدانەوەی داعش و گروپە تیرۆریستی و چەکداریەکان سەرباری ترس و ئەگەری با بڵێن سەرهەڵدانەوەی شەڕ لە نێوان ئیسرائیل و ئێران. هەموو ئەمانەوە ئەکەن کە تێگەیشتنە شیعیەکە لە ناوچەکە جا لە تارانەوە بیان لە بەغداد بیر لە دەستگرتن بە حەشدی شعبیەوە بکەنەوە. وەکەمەژەم پێ کرد ئیران بەرنامەیەکی استراتیجی هەیە بە نسبەت هێزە پرۆکسیەکان، یعنی مەسەلە تەنیا هەر عێراق نییە. ئیران تۆڕێکی گەورەی هێزی پرۆکسی دروست کردووە لە عێراق بێ کاتێ خۆی لە سووریا بێ ئێستا لە یەمەنە ئێستا لە حەماس یەکێک لەوانە بوو و حیزبڵا. ئەمە بەشێکە لە استراتیجی گەورەی ئیران بوو چەند ئاماجێکی استراتیژی لەوانە بووای لەسەر ئاستی ئەو دەڵەتە کارگەریەکی گەورەی لەسەر ئەوکوتە سیاسەکان هەبی. دوام بواوەی ئەو هێزانە هەر وەختە کویستی لە دەروەی ئیدارەی دەوڵەت بوو بەکاتی و مەسلحەتەکانی خۆی بەکار بینیت. سێیەمیش بۆ ئەوەیە کە ئیران دەیوێتە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێک دەیوێت شەر لە خۆی دوور بخاتەوە لە ڕێگەی هێزە پرۆکسیەکانەوە کە هیچێک لە کاتە هەر استراتیجیەکانی ئیرانە بۆ ئەوەی شەر لە ماڵی خۆی دوور بخات یاخود شەر لە سەراوەخی ئیران نەکرێتن. بەرپرسانی ئیران پێیان وایە لە ڕێگەی دروستکردنی ئەو تووڕەی گەورەی هێزی پرۆکسی دەتوانن شەر لەیان دۆخن هەرچەندە ئەمە لە کوتاییدا شەڕی ئیسرائیل و ئیران شکستی هێنا. کەواتە لەم چارچێوەدا گەتوسەرکردنەوە پرۆژەی ئیران کە بەتایبەت لە عێراقیشدا بنسبة حشد الشعبي ياخذ بطيبري بلا ما هزنا كنيزيك اللي ياخذ سر راسته وخسر بس قدس إيران كان نيزي استاش لليستي تيروري أمريكا دان ياخذ أمريكا ساي بس عند السباندو بالنسبة أمريكا هم جروبانا يعني بالنسبة إيران هم جروبانا بشكل استراتيجي إيران بقوي هجموني خوي لسرعات العراق وباريس تو برا بيبدأ وجوشار لسلانا سياسة كان درست نكهل كردستان تنانت جوشار لسلانا هێزە شیعەکان ئەوەی کەمیان ڕەون باریان بە پرۆسەی دیموکراسی هێز گوشاریان لەسەر ئەوانیش دروست بکە. لەبەر ئەمە بێگومان ئەم ڕازی سەربازی بە تایبەتی ئاماژەم پێکردن ئیران باوەری بەوە نییە کە عێراق دەوڵەتێکی بەهێز بیت لە ڕووی دیموکراسیە دەوڵەتێکی بەهێز بیت سوپایەکی بەهێزی هەبیتن لە چارچەوەی دەوڵەتدا عێراق لە سوپایەکی بەهێز عێراق دەترسیتن. جاوەڵا پرسیارێ بکەم دکتۆر نەوزاد لەم تایبەت بەمە با من پرسیارێ بکەم لە چوارچێوەی شەڕی 12 ڕۆژەی بینی ئێران ئیسرائیل بەڕاستی
حکوومەتی عێراق تا ڕادێکی زۆر توانی گروپە چەکدارەکان حەژی شعبی بەگشتی وە گروپە وەلاییەکان بە تایبەت کۆنتترۆل بکە کردێکی دیاریکرااو نەکەن زەرەر بە عێراق بگەێنێ تایبەت بە دەستگرتن بە هەیکەلەی حەشدی شعبی و تێپەڕاندنی پرۆژە ساکە بەم شێوەیە عێراق توانێ خۆی لە تێگەیشتنە ئێرانیەکە دەربکە و تێگەیشتێکی عێراقیانەی ئەوەی بە ڕێزمەناف لە بەغدادەوە باسی کرد بە بەرگی پرۆژە ساکە و حەشدی شعبیا بکە یان بەڕاستی ناتوانێت ئەمەیان بکە وەکو ئاماژەم پێکرد بەشێکی زۆر لە گروپەکانی حەجی شعبی هەمویان نە بەڵام بەشێکیان سەر بە ئیران ڕاستەوخۆ و فەرمان لە ئیرانە وەردەگرن و هیچ پەیوەندیی بە حکوومەتی سودانی و حکوومەتی داهاتووی شەکێ نییە لەبەرمە بێگومان ناتوانێتن بەشێکی زۆری ئەو گروپانە ڕاستەوخۆ سەر بە ئیرانن و سەر بە سوپای قودسن و فەرمان لەوانە وەردەگرن لەبەر ئەمەش ئەو گروپانە حکوومەتی سودانیش دەسەڵاتیان بەسەردانیە لەبەر ڕاستە سودانی خۆی ئاماژەی پێکرد لە دیدارێکدا لەگەڵ ئەسوسییشن پرێس باسی ئەوەی کە ئێمە توانیمانە 28 هێرشی گروپە چەکدارەکانی ئێمە یعنی سەرعاق عێراق برێبەرش کەنە سەراسەر ئێمە ڕامان گرتووە بەڵام پرسیار ئەوەی ئەیتوانین 22 هێرشی درۆنی کرا سەر هەرێمی کوردستان لە مای 2 هەفتەدا بۆ حکوومەتی سودانی نەیتوانی یەک لە هێرشانە ڕابگریت پێش ئەوە هێرش بکەنە سەر پرسیارە ئەوە وام لێکە پرسیارە بکەم دکتۆر نەوزاد بمبورانی زۆر باسی فاکتەری عێراقی و ئێرانی و ئەمریکی و هەرێمیشمان کرد بەڵام با نەختێ باسی خۆشمان بکەین کورد بەڕاستی کورد چۆن سەیری پرۆژە ساکە و ئەم مەسەلەی حەشدی شعبی بکە سیرکردنە استراتیژیەکە ڕوانینە استراتیژیەکە بۆ کورد چییە؟ ئێستا لە ناچاریە بەڕاستی لەبەر ئێران و لەبەر ئەمریکا نەبە بەڵێ نەبە نەخێر ناتوانێت هیچ بڵێ بەڵام تێگەیشتنی استراتیژی لای کورد دەبێت چی بێت چۆن بێ بە کورتی میوان پێکهاتای سنە و کوردیش بەو شێوەیە کەیوا ئەزانن ئێمە ئەزمونێکی زۆر فراوان لەگەڵ گروپە چەکدارەکان هەیە بەشێکی زۆریان چ لە ناوچە سنەکان چ لە دوای ڕێفراندومەوە ئازان لە ناوچە نەکوکەکان یعنی زیانێکی زۆریان هەم بە کورد و هەم بە هێزە سنەکان گیانجێداعلی لە بیریمانە چ لە شەڕی دژە داعش بەشێکی گروپە چەکدارەکان زیانێکی جار زۆریان تەنانەت بە خەڵکی سیڤیلی سنەشیان گیاندا بەنسبەت کوردیش بێگومانەوە وایە بینن کە لە دوای ڕەفراندومە زۆر بازەحی دیار دەبێ و ئێستاش تو ئەبینی کە هەر کاتێک گروپێک لە گروپە شیعەکان جەوی نەبیتن یا تووڕە بیتن یا سیاسەتی ئێران بەدل نەبیت یەک درۆنی ئاڕاستەی هەرێمی کوردستان دەکرێت وێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان کەواتە لە بەرژەوەندی عێراقە یەکەم لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و لە بەرژەوەندی سنەکانە گروپە چەکدارەکان لەلایەن حکوومەتی عێراقەوە کۆنتڕۆڵ بکرێن دەسەڵاتی فەرمی حکوومەتی عێراق دەسەڵاتی بەسەر هەموو گروپەکان دابیت بۆی بە کەیفی خۆ نێن هەر وەختێک ئیعازیان بۆ لەلایەن دەوڵەتێکی هەرێمی ئێران لەلایەن ناوخۆیەوە یان گروپێکی ئیعازیان بۆ هێرش بکەنە سەر ئەو پەیمانەکانی یاخود هێرش بکەنە سەر پێکهاتەکانی عێراق یاخود ئەمریکا یاخود بەرژەوەندیەکانی دەوڵەتانی عەرەبی یاخود هەرێمی کوردستان لەبەرەوە لە بەرژەوەندی هەموو لایەکە مؤسساتی دامەزراوی سەربازی عێراق هەموو هێزەکان تێکەڵ بکرێن بۆ هێزێکی فەرمی هەبیت بۆ بزانن کە ڕوونە سپاس دەکەم دکتۆر نەوزاد بەڕێز مەناف کاتم زۆر کەماوە بەس ئەم پرسەم بەلاوە گرنگە بەڕاستی دواخستنی پرۆژە یاساکەی حەشدی شعبی بۆ خولی داهاتووی پەرلەمان هەنگاوێکی پراگماتی دەسەڵاتداری شیعیە بۆ ئەوەی هەڕەشەکان جارێکە لە خۆی دوور بخاتەوە و بیباتە کاتێکی دیکە کە پێدەچێ ئەو کات ڕەوشە هەرێمیەکە بە شێوازێکی تر بە جۆرێکی تر بێ و فشارەکان لەسەر عێراق بە تایبەت فشارە ئەمریکیەکە کەمتر بوو بێتەوە بۆی بتوانێت پرۆژە یاساکە تێپەڕێنێ بەڵێ بێگومان من پێم وایە ئەم یاسایی حەزی شعبی لەم خولەدا پەسەند ناکرێت و هێزیەکانی حەشدی شعبی تێکەڵ دەکرێت لەیان لەگەڵ وەزارەتی بەرگریان ناوخۆ بەڵام ئەمڕۆ سیاسەکان لە بەردەم جەماوەرەکانیانن لەبەرەوە لە ئەنجامدا ئەوان پشتیوانی لە دامەزراوەی حەشدی شعبی دەکەن و دەیانەوێت بەهێزی بکەن لە بەردەم جەماوەرەکانیان ئەوان ناتوانێت
ناتوانن لە ئێستادا بە جەماوەرەکانیان بڵێن کە ئێمە ئەم یاسایە پشت پەسەند ناکەین یان حەشتی شەعبی هەڵوەشێنێتەوە و هەروەها فشاریان لەسرە لەلایەن ئەو گروپانەی عاید بە ئێرانن لەبەر ئەوە ئەوان لە ڕووی سیاسیەوە فشارێکی زۆریان لەسرە من بەڵام من بەڕای خۆم ئەم یاسایە پەسەند ناکرێت و لە پەرلەمان تێناپەڕێت جاتخوا بەڕووتر بێ بەڕێز داشتەکانی پەرلەماندا تەنانەت ئەندامە شیعەکان ئامادە نەبوون مەبەست لەوەیە لەم خولەیە پرۆژه یاساکە تێناپەڕێ و ئەچێتە خولی داهاتوو یان نەخێر لە خولی داهاتووشا کە کاریان لەسەر کرد بەم ناوەڕۆکە کاری لەسەر ناکەن وا کاری لەسەرەکەن کە حەشدی شعبی تێکەڵ بە سوپا و هێزە ئەمنیەکان بێت. ئەمە پشت دەبەستێت لەوەی ئەوانەی ڕوودەدەات لە خولی داهاتوودال و لە هەڵبژارنەکان ڕەوشی ناوچەکە و ڕەوشی دەرەوە و ڕەوشی ناوە کاملا بەهێزتر دەبێت ئەمانە هەموویان کاریگەریان دەبێت لەسەر واقعی سیاسی لە عێراقدا. من پێم وایە لەم دانیشتنە و دانیشتنەکانی داهاتوودا دەنگ نادرێت لەسەر یاسای حەشدی شعبی بەڵام لە داهاتووشدا واقعی سیاسی کاریگەری خۆی دەبێت و لە چاوپێکردن داهاتووەکانی سیاسی بەڕێستان لە بەخوا بەغداوە لەگەڵ مابوون. سوپاس دەکەم دکتۆر نەوزادێت وتی مامۆستای زانکۆ پسپۆڕی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و برسی کورد ئێوەش لە بەریتانیاوە لەگەڵ مابوون. گەلێک سوپاس بۆ ئێوەش دەستخۆش بەدووە. سەتا هەشتا و پێنجی پشتی بەم موچەیە بەستووە ئێ موچێژەوەتە سێدانەمانگە نەهاتووە ئەو پڕی خراپ ژیانی خۆم لە پێشمەرگایەتیە سەرف کردووە بۆ ئەوەی کەوا ڕۆژێ بچینە بۆ خۆمان ئیسراحەت بکەین بەس نەک